بەفرەکەی باشووری کالیفۆرنیا هێشتا لە ئاسمانەوە وێنە دەگیرێت. زۆرێک لە دانیشتوانی ئەو ناوچە شاخاویانەش گیریان خواردووە. پێدەچێت بۆ ماوەی هەفتەیەک وەها بمێننەوە. پێشتریش لە کۆتایی مانگی دوودا بایەکی بەهێز کە لە بەستەڵەکەکانی باکوورەوە هەڵی کردبوو لە ڕۆژهەڵاتی لۆس ئانجلس لە چیای سان بێرناردینۆ گرسایەوە کە هەزاران کەس لە بەرزایەکانی ئەو دارستانە نیشتەجێت یان بۆ کات بەسەربردن ڕوویان تێکردووە. ئێستاش بەفرەکە ئەم دۆخەی خوڵقاندووە. ئێمە دەزانین کە ئەمە کاتێکی سەختی ناوازەیە بۆ ئەوانەی کە هێشتا لەسەر شاخەکە گیریان خواردووە. دوێنێ توانیمان زۆرێک لە ماڵەکانیان ڕزگار بکەین. بەفربارینەکە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ماڵەکان و بازارەکانی نوقمی بەفر کردووە. تەنانەت کەرەستەکانی پاکردنەوەش بە زەحمەت دەرەقەتی دێن. خەڵچینە ئێمە لە پێناو ئێوەدا لێرەین. بەفرەکە دەبڕین و دێین بۆ لاتە. پێشکەوتنیە باشمان بخۆوە دیوە و ڕێگاکان پاک دەکەینەوە. بەم زوانە دەبینن کە کۆمەجی ڕاستەوخۆ دەگاتە بەرماڵەکانتان. بەڕێوەبەری پۆلیسی شارەکە وەها پێشبینیە کرد بە 2 هەفتە بتوان بەفرەکە پاک بکەنەوە. بەڵام ئێستا بە هیواترن. ئێمە وتمان ڕەنگە بە 2 هەفتە بتوانین پاکی بکەینەوە. بەڵام بەهۆی خستنەگەری توانەکانی وڵاتەکەمان و کەرەستە و ئامێرەکان بە هەفتەیەک تەواوی دەکەین. گەورەی ئەم ڕووداوە سەختە وێناکردنی چونکە لە باشووری کالیفۆرنیا ڕوویداوە کە ترس و دڵەڕاوچی و ناومێدی لە نێو خەڵکی و ناوچە شاخاویەدا دروست کردووە. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، واشنگتن.